الله بەذاتی خوا هەتیوەکە شێت بووە شەماعێشی تێکەوت الله لەو زەمانەی نەخانی وهامایە نەزەلامی وەشتومایە زەوتەن زیقەی زەمەدانی و کراس و بێجامە ئاخ مەشهدە سینەمای جوانەوە هەوکە کامێرەکەم پێ بە ڕاست ئەتوم دەکردە مەشهدەک لە ناو سینەمای کورە کوڕم تۆ خۆ هەر لە مناڵێ بووی بە سینەما کورە بابە وەرە بەجێ کوڕی خۆت کا و خانەی دەفرۆشی نییە بە پارەکەی کامێرەش سینەمای دەکڕین شەریکەش سینەمای دادنێن فلیمی سینەمای دروست دەکەین دەتەقیتەوە فلیمانە کورە کوڕی باوکم ئێمە خۆمان بەدەست حکومەتە بووین بە سینەما دەوازم لێ بێنە کورە بابات و چت لە ئەنتۆنی کوێن کەمترە چت لە جۆن تڕەڤۆڵتای کەمترە چت لە ئەمیتە بابەجانی کەمترە کورە وەرە بابەت کەمە بتوڵەی فلیمە سینەمایی بتفەڕێنم کورە دەدانیسە کوڕم شوێنێکە تەقەیە هەموو جارێ قسەی قۆڕم پێ دەرێت هەبچولێ بەوە دەرێ شوێنەکەت دەتەقی لە منداڵی ڕاوە حاڵی منە لە منداڵی ڕابە من دەگۆ فاشیلی ناگەی هیچ لە مەکتەبێ مامۆستەم پێ دەگوتم بابم لە قەبرێ هەزێت و ناچان ناوی لە تۆپانێش لازێش تۆپانێ بکەم دەگوتم بڕۆ بەس تۆپی بینەوە 3000 بەس تۆپی بینەوە شاپەکەم لە تۆپی دەدا بەدەستی دەمیناوە دەمدا دەست گۆچیش دەگۆ خەش بەزاگۆ خەش مەگری کوڕم مەگری ئۆخەی ئەوە توش دەلێ ئۆخێ ئەو هەموو ئۆخەیە چ لێ بکەمە من لێ لاگەڕەش دەچی بکەم فەخە دیسان لۆ دەگریێ پیاوەکە لۆ ئەو کورە دیسان گریا وەڵڵاهی من هیچم پێنەوە تۆ خۆیە گریم هەتیوە هەستە کوڕم هەستە بڕۆ لۆم نانی بکرا گۆ بەس لۆی شوا ببێرن ئەمن لە هەشتا و پێزڕەوە حاڵمە هاتیمە سەر دنیا ناتی بەسەر جای بڕۆ نانی بینە بڕۆ چیلۆیەک تەماتەی بینە بڕۆ بیبەری بکڕە ورای هاوار فێرە علم و معریفەتەکتان نەکردم فێریشتە چواتان نەکردم هەز بکەم شخصیەتم هەیە فێرە سینەماتان نەکردم ئەمن دەمێ فلیمی سینەمی دروستکەم واو بەمەدی حەکاملی دەچی کوڕمەم لەوی جوانتر دەزانم دەورە چی بوو دەدەمێ لەو فلیمە سینەمایەی دەبی بتەقێنم مەدی حەکاملیش بەزێ دێلی ئەم یارمەتیت دەدەم هەوەرە بڕۆ نانم لۆ بکرە وەرە بە 1000 دیناری یارمەتیم دەدەی بەس هیچ نەبی ئەتو لە بابم باشتری لە سینەمای دەگەی والله گیانە دەبی ئەوڕۆ هەندێک ڕسمت بگرم لە ئینستاگرامەکە دای دەبەزێنی دەبی زۆرترین فۆلۆ لۆ بێ وڵای هیچ ڕسمی جوانم ناگری جارە پێشوش ڕسمەکانی جوان نەبوو گیانە لۆ ڕسمی جوان نەگرتی والله ئەو جارە ڕسمی زۆر جوان دەگرم بەس گیانە خۆم فۆتۆگرافەر نیمە دەی باشە ئەوانش هەندێک چاکە ئەوە چیەوە لۆ هافشتووەوە ئەنتیکیە و جرکەتینایە ناگەلێکی جوانە بۆ هیچ ئایبی نییە دێڵە گیانە دەیاڵە باندەك ڕسمی جوان بگرم لەکن ئەو دارێ ڕاوەستە دایکا بینە بیبینم ئەوە ناوی جوان نیە لۆ ئەوە زۆر جوان دەی ئەوە ناوە بیگۆڕە دەیاڵە هێ لێرە جلەکەماوە خوار بووە نانە عیبینی شانم بەخۆ دەوهای بەخۆت خواری بەس گیان ئەم دەمێ ڕسمەش پێکەوە بگرین کو بیگرین کتی ڕاو یەک دەقا کاکە تو بەشەری ئەخر بەو کامێرەیە کو سێلڤی دەگیرێ ئەمن سینەماکارم ئەمن قەدری کامێرەی دەزانم ئەو کامێرە ئیوەیە تو سێلڤی پێ بگری وڵای مامە گیان کەس نەولیەکانە ڕسمەکمان بگری ئەوە زۆر باشە کورە مامە بە قوربانت دەبی ئەمن لۆتان دەگرم بەزانگۆ بم بڵێن ئەوە چ دەکەن لەو گەڕەکەی وڵی ئەوە ئەمە هاتم بێکەوە ڕسمی بگرین خۆشەویستیەکین پیرۆزە بدە مامی خۆت ڕسمن لۆ دەگرم سێ چار ڕسمی وامان بگرە دەمانێت ئینستاگرامەکەمان بەقوت ئەو تا منی فێر دەکەی کورە ئەمە خەبیری کامێرایمە سینەماکارم ڕاوەستە دەی بۆ تووڕۆ دەبی مامە زۆر عەسەبیە ئەیڕۆ وڵی وەرە تو پێشەوە باش دەچینەکە ئەتۆ وەرە ئەو بەریداری لێ بڕشکە هاتوش وەرە ئەو بەریداری هەردووکتان سەرتان دەبەنە پشتداری لە قسەی سینەمایتان لۆ دەگرم وەشی ئەمن گوتم ئاکشن سەرتان بیندەوە تەماشای کامێرەیەکە ڕسمەکەتان لۆ دەگرم ئەو هانیە بە سلۆ مۆشن دێتە دەرێ باشە بابا یەڵا سەرتان ببەنە پشتداری حتا نەڵێم ئاکشن سەرتان دەرنێنن ئارێ دەبری ئاکشن کاکە دڵما تەقی کتێوە دز بوو کتێوە دزە
کوڕەخۆوە دەست دەرچوو چ بوو چت کرد کامێرەکەی دزی ئێستا چ بکەین لە شوڕتی شکایەتی لێ دەکەم با بڕۆین دەبڕ با بڕۆین اوف اوف قورتار بوو چەند جوانە خۆشەویستان ئەوە ئێرە یەکەکە لە کۆڵانەکانی گەڕەکەکەمان تەمەشاکەن خۆشەویستان ئەوەی دەیبینن ئەوە خەڵکی بێگانە نییە مەدفعی 106 ملیمیش نییە ئەوە مام شاکرە خەڵکی منتیقەیە مام شاکر ڕوود لە منکە مام شاکر تەمەشایەکەم کە فەخە تۆی ئەوە مام شاکرە خۆشەویستان ئەمە چێ بەدەستەوە کامێرە ئێڕۆڵ بە تۆ باوکە پاری چایەکتان پێنێم کامێرە لەکوێ بوو ئەوە لە کەم برادەرەکەمی نایە بە ئامانەت فلیمی سینەمایی پێ دەکەم ڕۆڵە جا تۆ سینەما جارۆڵە خۆ تڕحێو لە دوشتی ئاواوە دروزە بێت ئەتو واز لەم بینە خەون و ئاواتەکانت چییە تۆ پێم بڵێ فەخەمە خەڵگەی بینێ هەوو دنیا دەبیری دەڕوم تێکە ڕوون تێکرد بسم الله خۆن ناڕۆڵە خۆننا ئادی کامێرەکە فەرمو فەرمو چل دانە ساڵی ڕەبق من کرێکاری شارەوانی بووم بە دڵ و بە گیان قەراغ و شۆستە و جادەکانم خاوێنە کردەوە ویستم بە ئاواتی خۆم بگەم ببم بە خاوەنی دوو هۆدە هەموو ئاواتەکەم ئەوە بوو کاکە یەک هۆدە نەبوو نەبوو ماش تەقاعدی وەردەگری ئەڵێ تەقاعدم ئێستا دوای چل دانە ساڵ ئەڵێ سەخانە نشینم لە کاتی خۆیان تەق لە دەرگادەنە بۆ من نەماڵەوە بە ئیسراحەت وەردەگری ئەڕۆڵ تۆ بە شەریت ئەرێ تۆ ئینسانی تۆڵی لە قەمەڕێکی ترەوە هاتووی ئەی نازانیت سەرڕێ مەعاش چۆن وەرەگیرێت ها نازانیت تۆ سەرەی بەنزینە بینیوە هی هەرزانەکە 600ەوەکە بە شەرەفم بەقەدەر داوەنە درێژە زۆر چێن دەرێت خاوێن دەکردەوە زیاتر بەردەم ماڵە مەسئولەکانم کۆ کردەوە شەوی وا هەبووە بەرە بەیان چون پاکم کردوێتەوە بە حیسیەتم 100 بەتڵ شوشەی مەشروبم کۆ کردوێتەوە بتڵەکان مایە بیکەینە دیکۆمنت دەکڕم ئەزانیت تۆ زۆر مێرە پێشەوە لەبەر کەپم خۆی زۆر پسوک نییە وایە کەپو زۆر گەورەیە بەڕۆڵە من شێتم مناڵ دوام کێ بڵێ ئەها بڵی کۆ کردێتەوە شاکر زۆر مەمنونین خۆشەویستان ئەوەی دیتان مام شاکرە ئەوە چەند ساڵ خزمەتی ئەو وڵاتەی کردیە کەچی تەقاعودەکەی پێڕەوە نابینن بە ئیسراحەت بیدەنێ کەچی حیسابی لۆ ناکەن کەچی منەتیشیان پێی نییە لەگەرم بن بابچین خەونەشکەتان لۆ بجێڕینەوە تۆ زۆر بەجددیتە هەروەڵە بەجددیم ئەوە دەبتە فلیمی سینەمایی دەڕوە ئامرن نەمێنێ ڕاکە لە لەنگەر شتێ بفرۆشێت کاسپیە بکەوەکەی کاسپیە دەبڕە لاچە سینەما کورە بابە لۆم لێ دەکەن ئەگۆ لۆم لێ دەکەن ئاخر لۆ خەونم دەدزن لۆ نایلن خزمەتتان کەم لۆ نایلن بتانگەین مەجیان هەموو خەڵک بزانێ ئەم وەکو دەژین لۆ خەونم دەدزن لۆ وەرە دابڕە مردۆمرێ خەون لۆ خەونم دەدزن لۆ خۆشەویستان ئەوەی دەیبینن ئەوە ئەو کۆڵانەیە کە لە منداڵی ڕاتێدا دەژیم پڕی یادگاریە یادگاری خۆش یادگاری ناخۆش الله سبەی نام پلە بەسێ نانی کولێرەی لۆمەدەینەی تەندوری الله خۆشەویستان ئەو ماڵەی دەبینن ئەوە ژن و مێردەک تێدا دەژی معدەلی خوای شەڕیانە معدەلی خوای فرتەنەیە 24 ساعاتە شەو ڕۆژ ئەوانە 20 ساعات بەشەڕ دێن 4 ساعات ئیسراحەت دەدەنە خۆیان با لە دەرکەی دێت بزانین موشکلەیان چییە پارەت هەموو ڕۆی تۆ مارکێتیدا منێ کردە چێشتت بە قسەی من کرد ئەو ئەمە زەحمەتەم دەگەڵ کێژای چەند ساڵە بەڵام من چیم وەلا کردی وتت چه کار فەخرەدین وەرە خوارێ خوشکەمەل وەرە خوارێ چی شتێک کار فەخرەدین تەقە داخۆلی ژانی من دەکەی
ئەوە چی کاکە بە کامیرۆکات تۆ تێرە ئەچ کاک ڕسوولۆرە خوارێ ئەوە چی سوودی بۆ ئێمە هەیە کاکە کو کاکە ئیسفادەیە دنیا دەبینی خەڵک دەزای مەعاناتتان سیادی کو چیشمێ دنیا دەبینێ ئەو ئێستا دەتانی ئەوە دەبتە بەڵگە لە محکەمە ئیسفادەی لێ دەکەن بەڵگەیە بۆی محکەمەی دەبی ئیسفادەی لێ دەکەن دەبیرە بە قسام بکەم کاکەم فەرموو کاکە ئەو پیاوە ئیش ناکا لە ماڵە دەنوێ نان ناهێنێ پارە ناهێنێ هەرچیەی بوو فەوتاندی بە قسەی منی نەکرد بەرادەر بازی کرد و دەگەڵ بەرادەران چەند کاری کرد کتمانە مەکە ژیانی منی نەهێشتۆ لە ماڵە فقەت دەنوێ ناتوانم یەک دانە جلێک بۆ منداڵم بکڕم نانێ لە ماڵە بیخۆم جوانە ئەمنیش خەونم دزرایە کاکە ئەوە ئیش گەورە بوو ئیتو چ دز خەونی من چییە وەختی خۆی کە من مناڵ بووم ئەو میراتی باوکم بۆ مامبەجێ مابوو مامم غەدری لێکردوین و میراتەکەی خواردن هیچی نەداینە دوای بە هەوڵ و ماندوو بوون و ڕەنجی شانی خۆمەوە ماڵم پێکەوێنەوە ئەوم قسە ژیانی خۆمەوە ئەوە ئیسش لە بەرەوەی کە هیچم بەدەسەوە نەماوە بە دیار مۆدانانی شێو ئەوێ هەموو شتێک کاتە قوربانی پارە کاکە من دەزانم چێ مەوزوع ئەتوو خەونی یشکەت دزی ئەوە یشکەی خۆش دەویست ئەتوو بە زەبری پارەی ئەوەت کڕی ئێستا یشکە هەیە دەوێ خەونی تو بدزی بە زەبری پارەیەوەی کڕیا ناتوانم دانانیشم کاکە دانانیشم تەمەنی خۆم لەسەر دانای دەگەڵ ئەو منداڵی ئەو منداڵم دەڵێ گوڵە ناتوانێت کو منداڵی خەڵکی بچێتە هیچۆ منیش ماڵی خۆم لەسەر هەموو شتێکی تۆ دانا دادەنا با منم تۆ داینەی بۆ دەگەڵ بەرادەران توی بە قسەم لێ نەکرد هەزار کار کوتم چاک نەتوی کردت بڕۆ ئەو لایدەم هەیە بڕۆ کاکە نییە وڵاتی مە بوویتە دزین کەس بە کەس هەموو خەونی یەکدری دەدزین تەواو خوشکم چت نەماتوو ئەمن لە حکوومەتم دەوێ مافیافرەتان بپارێزاگاتان لە ژنان بێ هەر پیا و حەقی بەق پیاوە نەدەن وەرە کچێ بۆ کێ ڕۆی خۆشەویستان هەروەکو دیتان با بزانین ئەو منداڵانە چییە برە جوانە داهێشن خەونتان چیان گۆ منداڵە جوانەکان ها بەس خەونی یەکدری نەدزن ها خەونیان هەیە ئەوانە هەموو خەونیان هەیە خۆشەویستان هەروەکو دیتان جوانترین لەقتەمان کرد لە بۆتان جوانترین دیمەنمان کرد لە بۆتان هەموو خەونی یەکدریان دزیە هەموو خەون دزینەکە کەس بە کەس نییە ئێستا هەتا دەگەمەوە ماڵی هەمووتان بەخوای گەورە دەست پێدم چشتی سوپرایزی ئەنتیکەم هەیە لۆتان خواحافیز خۆشەویستان ئەوەش ماڵی مەیە ئەو ماڵە کەونە تاریخی هەیە ئەو ماڵە ئەوەی نووسە لە بن هەیوانێ بابمە لەگەرم بن با بزانین بابم چ خەون و ئاواتە چی هەیە لەگەرم بن خۆشەویستان بزانم خەون و ئاواتی بابم چێ بابا بسم الله الرحمن الرحیم هەستا ئەمە چی ڕۆڵە ئەوە کامێرەیە بابا ئەمە چیە بەدەستم کامێرەیە لەکەم برادەرەکەم هینا بە قەرت هەتا ئیشی خۆم پێتەوا دەکەم فلیمە سینەمایەکە خەون و ئاواتت چیە بسم الله الرحمن الرحیم من حەسەنی مام قایرم ئەمە عڕوا بۆ هەموو کەسێ بڕوە دەڕوە هەموو جێکی ڕێزم هەیە جازانی چی زۆرمەیە پێشکەپوت گەورە دیار دەبی من ئاواتم ئەوەیە یەک مەطعەمی گەورە بکەمەوە بۆی چی فەقیری ئەم وڵاتی خۆمە ڕۆژانە نانیان بەمێ خۆشەویستان دەبینن بابم چەندلی سافە زۆر سپاس کوڕم هاتی ئەوە چییە؟ دایە گیان خەون و ئاواتەکانت چییە؟ کوڕم خەون و ئاواتە من ئەوەیە بمەمە دکتۆر و خزمەتێ نەخۆشە ئەو وڵاتەی بکەم دەست خۆشەویستان هەروەکو دیتان لەبەرەوەی ئەمە خانەوادەکی هەژارین دایمەن حەزمان لێ خزمەتی هەژارەکانی خۆمان بکەین ئەمنیش خەون و ئاواتم ئەوەیە کامێرەی پەیاکەم ئەوە پەیام کرد ببمە باشترین سینەماکاری ئەو وڵاتەی هەتا نەهامەتی ئەو گەلەی پیشانی هەموو دنیای بدەم ئەوە پۆلیسی شاد سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام بەخێر بێت فەرموو باوکە ئەمرکەن هاتی لە کوڕەکەت بگری بۆ چی کردووە کابرێ خەرچی دزیە کامێرەی دزیوە لۆ لێم دەدەن لۆ خەونم دەزن لۆ بە ساقە بم ئەوە کامێرەکەتان ماڵتان نابن نەیزانی و بە غەڵەت ناوێتی بەس کابیرەکە دیە کوڕی لە بڕۆ بگرێت لێم گەڕێ کاکە خەونم مەزن لێم گەڕێ خەونم مەزن لۆ خەونم دەزن کاکە لۆ خەونم دەزن ئای ڕۆڵە چەند ساڵە حیا کۆکەینەوە بۆ کامێرەی حیا و بردین خۆشەویستان ئەوەش ماڵی مەیە ئەو ڕاوەستە ڕدەدڵم تا پێم بڵەوە چییە؟ سێ پێ دێنم بە تو بەس ڕاوە دای ڕسمەکانی خۆمان بیم ڕسمی خۆمان کچێ ڕسمی چ و حالی چ ڕاوەستە یەک دەقا ئەو مێمورەکەی بۆ دەردێنی کچێەوە خەونی منە خەونی من خەونی چی؟ ئەتوەستە با بڕۆین ئێستا پێ دەرێ ئەسەوەستا فیستیڤاڵی فیلمی کورد بڕیاریدا خەڵاتی باشترین فیلم بدات بە دەرهێنەر و سینارستی فیلمی خەونی دزراو ئێستاش داوا لە بەڕێز عەبدوڕەزاق خەتاب با بفەرموێت
خەونەکانم هەمووی دزرا. ئەمە کردم ئەوە خواردی